58 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر هەڵگرسانی شۆڕشی مەزنی ئەیلول بەڕابەرایەتی بارزانی نەمر سەرکردەی بزافی ڕزگاری خوازی گەلی کورد. شۆڕشی مەزنی ئەیلول ئەو شۆڕشە مەزنە بوو کە بووە هۆکارێک بۆ بەدیهێنانی مافەڕەوەکانی گەلی کورد. بە بۆنەی ساڵیاتی هەڵگرساندنی شۆڕشی ئەیلول لقی 21 پارتی دیموکراتی کوردستان لە شاری سلێمانی مەڕاسیمێکی ئەنجامدا و تیایدا خەڵاتی بەخشیە بەشێک لە دایکی شەهیدان و هونەرمەندان. ئێمە لە کاتێکدا یادی شۆڕشی مەزنی ئەیلول دەکەینەوە 58 ساڵ تێدەپەڕێ بەسەر هەڵگیرسانی ئەو شۆڕشەدا و هەر لەم بۆنەیەدا پیرۆزبایی گەرمی خۆمان ئاراستەی جەنابی سەرۆک بارزانی و هەموو پێشمەرگە و تێکۆشەرانی ئەو شۆڕشە ئەکەین و هەموو گەلی کوردستان ئەکەین. من ئەمەوێ دوو قۆناغی گرنگ لە بژوردنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستانە کە هەردووشیان بە یەکەوە بە کوردی باسی بکەم. یەکەم دەستپێکی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان و وەکو سەرەتایەکی حیزبێکی سیاسی لە کوردستانی باشوور دروست بوو بەڕابەرایەتی سەرکردەی کورد بارزانی نەمر. بیرۆکەی دامەزراندنی ئەو پارتە هەر لەلایەن جەنابیانەوە بوو. لەو کاتەدا بارودروفێکی نەخوازرا و باڵی بەسەر کوردستانە کێشا بوو و دوژمنان دەورەیاندا بوو بۆ ڕزگاربوونەوە و بۆ ناساندنی میلەتی کورد. بارزانی بیری لەوە کردەوە کە پارتی دیموکراتی کوردستان دامەزرێت. ئەمە وەکو خۆناغێکی گرنگ و لە چوارچێوەی پارتی دیموکراتی کوردستاندا بەرنامەی خۆی و استراتیژیەتی خۆی ڕەنگڕێژ کرد و خۆناغبەندی لە بەرنامەی خۆیان دیاری کرد. و قۆناغی دووەم دەستپێکی شۆڕشی مەزنی ئەیلول بوو. هەموومان دەزانین ئەو کاتە دیسانەوە گۆڕانکاری بەسەر ناوچەکە هات و تێکۆشەرانی پارتی دیموکراتی کوردستان و دوای 4-5 کۆنگرە و بەڵێندانی حکوومەتی ئەو کاتێ عێراق و پاشگەزبوونەوەی دیسان پێویستی بەوە ئەکرد کە شۆڕشێک بەرپا بکرێت و بتوانین گۆڕانکاری لە واقعی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری عێراقدا بەگشتی بکەین. بۆیە شۆڕشی ئەیلول دەستپێک بوو بۆ گۆڕانکاریەکی سەریع لە ناوچەکەیە. هونەرمەندان و نووسەران و ڕاگەیاندنکارانی شۆڕشی ئەیلول هەڤاڵانمان لە سنووری هەردوو لەقی 21 و لەقی 4 پێشمەرگەکانی شۆڕشی ئەیلول سڵاوتان لێبێت. سڵاوی ڕزگار جەنابی کاک عارف تەیفور سەرۆکی ئەنجومەنی سەرکردایەتی سلێمانی هەڵەبجە بە ئێوەی بەڕێز ڕاگەیەنی. بەڕێزان، ئەمڕۆ 58 ساڵ بەسەر شۆڕشی ئەیلولا تێپەڕێت. لەم یادا ئێمە تەئکید دەکەینەوە کە ئەو قەوارە و دەستکەوتانەی ئەمڕۆ بەدەست هاتوون بەرەنجامی ڕۆحی بەرگەگرتن و بەرگری پێشمەرگەکانی ئەیلول و ڕۆحی فیداکاری و جوامێری ئەو شەهیدانە بوو کە بە ڕۆحی خۆیان یان بڵین کە ڕۆحی خۆیان پێشکەشی ئازادی کرد. ئاخر شۆڕش لە کورتترین پێناسەیدا ئەو ڕاپەڕین و دەستدانەچەکەیە کە ئامان تایدا ئازادیە. شۆڕشی ئەیلول لە پێناوی ئازادی گەلێکا بەرپا بوو. بەڕێزان، شۆڕش ئەو ئاڵوگۆڕەیە کە لە مەجرای مێژووە ضرورەت دروستیەکات. شۆڕشی ئەیلول ضرورەتی ئازادی نەتەوەیی دروستی کرد. لەتی ئێمە شۆڕشی زۆری کردووە لە پێناوی ئازادی و ڕزگاربوون لە چەوسانەوە، بەڵام شۆڕشی ئەیلول شۆڕشێکی هاوچەرخ بوو، شۆڕشێکی کەموێنە بوو، شۆڕشی بوو کە حیزب ڕابرایەتیە کرد. هێژەر دروستمی کوردستانیانەمان هەر لە زاخۆ هەتا خانەقین هەمووی کردبووەوە. کۆمەڵێک شتی گرنگی کرد کەوا پێشتر نەکرابوون. دەستکەوتی زۆر گەورەی بەدەستهێنا، خەباتی کرد، خوێنی ڕێژ تەسحیدا
لە پێناوی ئەوەی کەوا بگات کورد بگەێنێتە ئامانج. ئەلبەتە ڕێکەوتنامەی 11 ئازار یەکێک لە دەستکەوتە زۆر گرنگەکانی شۆڕشی ئەیلولی مەزن. لە دوای مؤتەمەری سیڤەرەوە یەکەم دەستکەوتە کەوا لە دەستوری عێراقیە مافی گەلی کورد چەسپێنرابێ. بۆیە ئێمە ئەمڕۆ کە یادی 58 ساڵەیەتی جەماوەری سنوورەکەمان کۆبۆتەوە لێرە یادیەکەینەوە سەربەرزەکانی بەرزە نرخێنین ڕێز لەو خەبات و تێکۆشان و شەهیدانە ئەنین کەوا لە پێناوی بەدەستهێنانی مافی میلەتەکەمانە گیانان بەخشیوە. شۆڕشەکان گەنجی ئێمە سوودەمەنی شۆڕشن لە هەموو شۆڕشەکانی دنیا هەروە بووە. گەنجی کوردیش ئەم شۆڕشەی کردووە خوێنی بەخشیەوە تەسعیداوە. بەتەئکید ئەوان زیاتر هەست بە چۆسانەوە ئەکەن و زوڵم قبوڵ ناکەن. بۆیە دائیمەن ئەوان دەست پێکن ئەوان لە پێشەوەن بارزانین نەمە ئەفەرمێت ئەڵێ ئەوانە سەری ڕمن لە هەموو شۆڕشەکانی دنیا. بۆیە بەتەئکید ئەوانیش بەڕاستی مشارەکەیەکی زۆر فعلی و کاریگەریان هەبووە لە سەردەمی شۆڕشی ئەیلولە. پیرۆزایی ڕاستی جنابی سەرۆک و سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان و تەواوی هەواڵانی پێشنەکانی شۆڕشی ئەیلول و گەلی کوردستان دەکەم بە هیوادارم یادە ببێتە سەرکەوتنی یەکپارچەی گەلی کوردستان و ببێتە سەرکەوتنی گەلەکەمان لە دوتوێی دەوڵەتی کوردی لە کوردستان. بینی شۆڕشی ئەیلول کە کاتێک هەڵگیرسا پێش 50 ساڵ پێش ئێستا خۆ بوو کە دوژمنە ڕژێمە یەکلدایەکانی عێراق زەفت زۆرێکی گەیان لە گەلەکەمان دەکرد وە گەل بە سەرکردایەتی بارزانین نەمەز بڕیاری مەقاومەکردیندا بۆ ئەوەی لەژێر ئەو زیلەتە دەربچێت. بە ئەو بوو شۆڕش 11 ئەیلولی 1961 بەرپا بوو و هەموو کوردستانی گرتەوە وەک ڕوبەڕووبوونەوەیەکی زۆری کرد بەرامبەر بە دوژمنی ئەو کاتی گەلەکەمان کە ڕژێمی بەعز بوو و ئەوە بوو چۆکی بە حکومەتدادا و توانیان کە عەلە ئەساس دان بە مافەکانی گەلی کووردا بنێن لە ساڵی 11 ئازاری 1970دا. بەڵام دژمنە تۆتالیتارەکانی ڕژێمی عێراق لە کاتی بێهێزیدا تەبیعی هەموو کاتێک دانوستانیان کردووە بەڵام لە کاتی بەهێزیدا پەشیمان بوون زۆرەوە. ئەوە بوو لە بەیانی 11 ئازاری پەشیمان بوونەوە لە ساڵی 1974 و هێرشیان کردەوە سەر کوردستان و کوردستان تەبیعی بە مقاومەیەکی زۆری کرد و شۆکی بە حکومەتی بەعزدادا. بەبوانەی 11 ئەیلولەوە جوانترین پیرۆزبایی لە گەلی کوورد دەکەم لە هەر چوار پارچەی کوردستان. بەڕاستی کاتێکە بەرزایی نەمر لە سۆڤێت گەڕایەوە و هاتەوە بۆ عێراق و ئەو کاتە عەبدولکەریم قاسین سەرۆکی عێراق بوو دڵمان بۆ خۆی وتمان ئەم پیاوە لەوانەیە لێرەوە دەست پێک بێ بۆ هەنگاونان بەرەو دانانی مافی کورد و مافەکانی کورد لێرەوە بدرێ. بەڵام بەداخەوە ئەوەندەی پێنەژ و ئەوی وردە هەر کەوتە پیلانەکەی کە تا جێگیر بوو خۆی قواتی پاکرد ئەو کاتێکی کەوتە بڕوو بەهانەگرتن بە بەرزانی و بە کورد و بە شۆڕش. بۆیە بەرزایی نەمر بە ناچاری پەناهێناوە بۆ شیعەکانی کوردستان. هەمیشە ئێمە شیعەکان تا ئێستا هەر شیعەکان پشتیوانمانن لە ڕیفراندۆمەکەشە ئەوە سەلمێندا کە دۆست و پشت و پەنای ئێمە تەنها شیعەکانی کوردستان بوون و خانەوادە سەربەرزەکەی ماڵباتی بەرزان بەڕاستی ئەوانە لە شێخ عەبدولسەلام وەتانی یوسفیان بەرزانی و بەسوور بەرزانی هێنانە بە بێ دابران بە بێ بتڕان و پێشیان گەشت بووینم کە هەر لەسەر دەستی ئەوانە بێ ئەم مافەڕەوای ئەم گەلەی ئێمە بێتێ دی. لێرەوە بم بۆ نێوە ڕۆژی 11 ئەیلول کە دەستپێشی شۆڕش و بەرخودان بوو دژی داگیرکەران و زۆردارانی کورد جوانترین پیرۆزبایی لە سەرۆکی کوردستان ڕابەری مەرجەعی گەورەمان کاک مەسعود بەرزانی ئەەکەم و لە تەواوی هەواڵ و هەواداران و دۆستانی پارتیمانەکەم و لە تەواوی گەلی کورد و دڵسۆزی گەلی کوردەکەم. ئەوانەیەم یادە پیرۆزەوە پیرۆزبایی خۆم لەسەر جەم
پێشمەرگەکانەکەم و لەسەر کەسوکاری شەهیدانەکەم و لە جەنابی سەرۆکەکەم و پیرۆز بێ ئەم یادە بەرز ڕاجیرە ئینشاءڵڵا. پێت وایە هەڵگیرسانی شۆڕشی ئەیلول ببێتە هۆی کە تاکەکانی کورد مافەکانی بەدەست بێنێت؟ ئینشاءڵڵا چونکم قوتابخانەیەک بووە کە زۆر خەڵکانی پێگەیانوە و قوتابخانەیەک بووە هەتا کۆتایی هەر ئەو قوتابخانەیە هەر بەردەوامە بێ ئینشاءڵڵا. بە بۆنەی یادی شۆڕشی مەزنی ئەیلول پیرۆزبایەکی گەرم ئاڕاستەی جەنابی سەرۆک و گشت پێشمەرگە قارەمانەکانەکەم هیوادارم ئەم ڕۆژە بێتە مای سەربەرزی بۆ گشت کورد و کوردستان و هیوای ژیانێکی خۆشەخواسم بۆ هەموو لایەک. وایە شۆڕشی ئەیلول بۆتە هۆی بەدەستێنانی مافەکانی گەلی کورد هۆکارێک بووە بۆ ئەوی گەنجەکانی گەلی کورد مافەکانیان بەدەست بێنن نەچەسەندرێنەوە؟ بەڵێ بێگومان شۆڕشی ئەیلول بۆتە هۆی ئەوەی کارهێنانەدی مافەکانی ئێمەی گەلی کورد و گەنجان بەگشتی. بە بۆنەی یادی 58 ساڵەی هەڵگیرسانی شۆڕشی مەزنی ئەیلول گەرمترین پیرۆزبایی ئاراستەی خەڵکی کوردستانەکەم. بێگومان شۆڕشی ئەیلول شۆڕشێکی ئەمەلایەنەی فراوانی سیاسی، کۆمەڵایەتی، چەکداری، ڕۆشنبیری بوو. شۆڕشێکی نیشتمانی و نەتەوەی بوو بە ڕابەرایەتی بارزانی نەمر و ئەو شۆڕشە توانی گەلی کوردستان بە دنیا بناسێنێ و دەستکەوتی گەورەی مەزن بەدەست بهێنێ، دەستکەوتی 11 ئازاری ساڵی 70 کە بۆ یەکەمین جار بە شێوەیەکی فەرمی و یاسایی حکوومەتی عراقی دانینا بە مافەکانی خەڵکی کوردستان. لەبەرەوە بەڕاستی شۆڕشی ئەیلول هەڵگری کۆمەڵێک بەهاو قیەمی ئینسانی و نەتەوەی و نیشتمانی بوو و توانی کۆی تواناکانی خەڵکی کوردستان لە شۆڕشدا فۆرمۆڵە بکە و شۆڕشێکی هەمەلایەنەی گشتگیر بوو. واتە بۆ یەکەمین جار لە مێژووی کورد توانی تەوقی ناوچەگەرێتی تێک بشکێنێ و شۆڕشێکی نیشتمانی و نەتەوەی بێ بە ڕابەرایەتی بارزانی نەمر. لە بەشێکی دیکەی چالاکیەکان تایبەت بە ساڵیادی هەڵگیرسانی شۆڕشی ئەیلول دەستگای ڕۆشنبیری و ڕاگەیاندنی لقی چوار و لیژنەی ناوچەی ناوەندە ئەکادیمیەکان کۆڕێکی بۆ دکتۆر حسێن محەممەد لەژێر ناونیشانی خوێندنەوەی ئەکادیمی بۆ شۆڕشی مەزنی ئەیلول ساز کرد. ئەمڕۆ لە یادی لە 50 ساڵەی هەڵگیرسانی شۆڕشی مەزنی ئەیلول بستکەی پیرۆزبایی دەنێن بۆ جەنابی سەرۆک بۆ سەرجەم پێشمەرگە قارەمانەکان، سەرجەم هەواڵان و دۆست و لایەنگرانی پارتیمکاردی کوردستان کە بەڕاستی مەزنی گەورەی ئەم شۆڕشە لەوایە کە توانی میلەتی کورد لە هەر چوار پەرچە کوردستان پاڵپشتی و پشتگیری بکەن. بەدەر لەوە شۆڕشێکی جەماوەری سەرتاسەری بوو کە سەرجەم تیژ و چۆنەکان دۆژاریان تا کردووە هەر لە زاخۆ تا خەنەقین. ئیمڕۆ ئێمە وەکو دەستگای ڕۆشنبیری و ڕاگەیاندن بە هەمانگی لەگەڵ لیژنەی ناوەندە ئەکادیمیەکان پێیان باش بوو خوێندنەوەیەکی جیاواز بۆ ئەم شۆڕشە مەزنە گەورەیە بکەین، ئەویش بەوەی کە دکتۆرێکی پسپۆر و دکتۆرێکی مامۆستایەکی جامیعە بانگێشکەین بۆ ئەوەی کە خوێندنەوە و تێڕوانینێکی ئەکادیمی بۆ ئەم شۆڕشە گەورەیە ئەنجام درا. بێگومان بەرزانی نەمر ڕۆڵی گەورە و سەرکردەی ئەم شۆڕشە گەورەی کرد کە توانی بە گەورەی خۆی و بە سەرکردایەتی ئەو سەرکردایەتی مەزنەی کە هەیبوو توانی سەرجەم تۆژەکانی ملەتی کورد دوای ئەم شۆڕشە بکەون و حتا تەنانەت بڵین توێژێکی خوێنەوار، توێژە خوێنەوارەکان، خەڵکی بازبوون، شۆڕشگێڕەکان، خەڵکی عشایرەکان هەمووی توێژەکان دوایکەون. ئەوش تەوانە گەڕێتەوە بۆ گەورەی و مەزنی ئەو سەکردە گەورەیە. خۆی پێشەکی بەڕاستی شۆڕشی مەزنی ئەیلول ئەگەر بگەڕێنەوە بۆ بارودۆخی واقعی کوردستان لەو کاتەیە ئەبینێت شۆڕشێکی تەواو جیاواز بوو، هەم لە ناوڕۆک هەم لەو دروشمانەی کە شۆڕشەڵی کرد بوو لەگەڵ شۆڕشەکانی پێشخۆی جیاواز بوو، هەمیش لەوە جیاواز بوو کە شۆڕشێکی سەرتاسەری بوو، هەموو چین و توێژەکانی گەلی کوردستان تیا بەشدار بوون بە هەموو ڕەنگە جیاوازەکانەوە و بەبێ گومان دەور و کاریگەری جەنابی بارزانی نەمر بوو کاریزمایەکی نەتەوەی لەو سەردەمایە دەورێکی کاریگەری بینی لە شۆڕشەکە، چونکە ئەگە بەواقعی سەیریکەین لە ناو شۆڕشی ئەیلول ئینشقاقیش ڕوویدا لە دواتریش لە دوای هەفتاکە کە حکوومەتی عێراق نەیتوانی بەڵێنەکانی بارزانی
سەر بەڵام بە سەرکردایەتی ڕابرد جەنابی بارزانی نەبن شۆڕشەکە ئیدامەی پێدا تاوەکو حکوومەتی عێراق ناچار بە دانوستانکە چەندی جارکە ناچار کرا بێتە سەر مێزی دانوستان لەگەڵەوەی کە هێزەکەش نابەرامبەر بوو هێزێکی زۆر سوپای عێراقی بەرامبەر هێزێکی کەمی هێزی پێشمەرگەی کوردستان هەروەها لەگەڵ کەمی توانای سەربازیش بەڵام ئەمە نەبووە هۆکارێک بۆەوەی کە پێشمەرگە شکست بێنێ بێگومان ئەوەش دەوری کاریگەری جەنابی بارزانی بوو لەو شۆڕشە بۆ بەرزی ڕاگرتنی یادی 58 ساڵی ئەو ڕۆژە گەورەیەکە هەڵگیرسانی شۆڕشی ئەیلولی مەزنە بە هاوبەشی ئەمە وەکو لیژنەی ناوچەی ناوەندەکان ئاکادیمیەکان بە هەماهەنگی لەگەڵ مەکتەبی ڕۆشنبیر ڕاگەانی لقی چواری بەڕێز هەر هەڵستاین بە سازانی ئەم سیمینار ئەکادیمەکە لاەن بەڕێز مامۆسایەکی زانکۆ پێشکەش کرا وە خوێندنەوەیکی ئەکادیمی بوو بۆ هەڵگیرسانی شۆڕشی ئەیلوو بۆ عەدە جیاوازەکان و خوێندنەوەی بۆ کرا بێگومان گرنگە ئەم جۆرە سیمیناراتان و ئەم جۆرە یادکردنەوەوانە بۆ ئەوەی نەوەکانی ئێستا و داهاتوو ئاشنا بن بەو مێژووە پڕسەروەریە بە تایبەتی شۆڕشی ئەیلولی کە من پێم وایە دەکرێت بە چەندی توێژینەوەی گرنگ لەسەر شۆڕشی ئەیلول ئەنجام بدرێ و شۆڕشێک بۆ شۆڕشەکی سەرتاسەری بووە پەیوەندی بە هەموو ڕابردووی گەلی کوردستانەوە بۆیە جێی خۆشحاڵیەکە ئەمڕۆ ئێمە یادی ئەم شۆڕشە گەورەیەکەینەوە و ئومێد دەکەین بەشداربووانی ئەم سیمینار و ئەم کۆڕا سوودی تەواویان وەرگرتبێت. ساڵ تێپەڕێ بەسەر یادی شۆڕشی ئەیلوولەکە بە مەزنترین شۆڕش ژمارەکرێت لە مێژووی بزاوتی ڕزگاری خوازی گەلی کوردستانە ئەم شۆڕشەوە چرخانی گەورەی کرد لە مێژووی بزاوتی ڕزگاری خوازی گەلی کوردستانە بۆ پێوەرەی کە ئاسی داخوازیەکانی کوردی بەرز کردەوە لە داخوازی فەرەنگی و بۆ داخوازی نەتەوەی و نیشتمانی و چوارچەوەی شۆڕشەکە چوارچەوەیەکی فراوانی هەبوو پانتایەکی جوگرافی فراوانە بوو شۆڕشێکی گشتگیر بوو خەڵکی کوردستانە سەرجەم پارچەکانی کوردستانەوە هاتن بەشدار بوون لەم شۆڕشەیە ئاسی هۆشیاری تاکی کوردی بەرز کردەوە لە هۆشیاری ئەتوانم بڵێم ناوچەگەری و بۆ هۆشیاری نەتەوەی و دوجار ئەم شۆڕشە توانی مافی بەشێک لە مافەکانی خەڵکی کوردستان بەدەست بێنێ لە ڕێکەوتنامەی 11 ئازارە وا لە ڕژێمێکی داگیرکەر و سەرکوتکەری خەڵکی سەرکوتکەری پارچەیەک لە پارچەکانی کوردستان کە باشووری کوردستان بوو بکە ناچاری کەکەدان بە بەشێک لە مافەکانی مافڕاوەکانی گەلی کوردستانە بنێت ئەمە هەمووی پێمانەڵێ کە ئەم شۆڕشێکی هاوچەر خونی خواز بۆ بە بەراورد لەگەڵ شۆڕشە تەقلیدی و کلاسیکانی پێشخۆیە توانێتی گۆڕانکاریی نەوعی و ڕیشەیی و بنەڕەتی بکە لە مێژووی بزاوتی ڕزگاری خوازی گەلی کوردستان بارزانی ئەمیر کەسێتێکی کاریزمایی بووە بە مێژووی ئەو پڕ بووە لە خەبات و قوربانیدان لە پێناوی گەلی کوردستانە هەر لە ساتی لەدایکبوونیەوە تا ساتی کۆچی دوای ئەو زاتە مەزنە توانیوێتی بارزانی نەمر کۆکەرەوەی سەرجەم چین و توێژەکانی خەڵکی کوردستان بووە بارزانی نەمر ئەوەی کە لە شۆڕشە ئەو جۆرە فەلسەفەی کە شۆڕشدا شت بوو هەمیشە ڕەنگدانەوەی ناخی بارزانی نەمر بووە لە فەلسەفەکانی بارزانی نەمر سەرچاوی گرتووە کە ئەویژێک لە گرنگترین خاڵەکانی لێبوردەیی بووە کۆکردنەوەی سەرجەم پێکاتەکانی خەڵکی کوردستان بووە سەرجەم چین و توێژەکان بووە خەڵک لە پارچەکانی تری کوردستانەوە هاتون بەشداریان شۆڕشا کردووە هەمووی لە ژێر بارزانی نەمرا کۆبوونەوە یادی شۆڕشی ئەیلول بەڕاستی شۆڕشێکی مەزنە شۆڕشێکە لە چوارچێوەیەکی تەسکانیە شۆڕشێکی نەتەوەیە و پیرۆزبایی لە هەموو تاکێکەکەم لە جەنابی کاک مەسعود لە هەموو هەواڵانی ئەو سەردەمەکە لەو شۆڕشەی ئاماندوو بوون شۆڕشی ئەیلول بەڕاستی سەلماندوێتی کە یعنی کورد میلەتێکە مافێکی نەتەوەی هەیە ئەو مافەشی لەو چوارچێوەیە جێبەجێ کردووە و داوای سەرکەوتن بۆ هەموو هەواڵانەکەم کە لەو شۆڕشەوە هەشت کەسێ لەو شۆڕشەی ئاماندوو بووە هیوای سەرکەوتنی بۆ خوازم و تەمەن درێژی و هیوای سەرکەوتنیش بۆ پارتی و بۆ هەموو گەلی کوردە خوازم سەرەتا هەر بۆ کردمەوە کە زۆر بەختەوەرم لەگەڵ کۆمەڵێکی کادری کۆن و گەنج و لاو کۆبوونەتەوە لەم هۆڵا کە من گوڵی لاوێتی خۆم لە شۆڕشی ئەیلوولەوە دەستی پێکردو و فێری کوردایەتی بووم من تەمەنم 11 ساڵ بۆ کە شۆڕشی ئەیلوول دەستی پێکردووە لە تەمەن 19 ساڵەوە خوێندکاری زانکۆ بووم چوم بووم بە پێشمەرگە خوێندنم بەجێهێشتووە لەبەرەوە زۆر شانازی بە شۆڕشی ئەیلوولەوە بکەم ئەگەر ڕەخنێ شتێکیشمانە بێتە خۆم